We're here on this special day. Our hearts are full of pleasure. A day that brings the two of you close together. We're gathered here to celebrate a moment you'll always treasure. We ask Allah to make your love last forever. Let's raise our hands and make dua like the Prophet taught us. And with one voice, let's all say, 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 Barakallahu lakuma wa baraka alaykuma wa jama'a baynakuma fil khair. Barakallahu lakuma wa baraka alaykuma wa jama'a baynakuma fil khair. ماشاءالله مامۆستاکان دانایکی باشان هەبوو لە گوتنەوەی مبارەکاندا و من داواکارم لە هەموو هاوسەرانی شارەکەم و هاوسەرانی هەرێمەکەم کە بەشداری ئەم خودانە بکەن بۆ ئەوەی بتوانن لەو خەڵانەی کە لاوازن بتوان بەرپێش بێرن و هیوا سەدەن نەخوازم بۆ هەموولایەت زۆر سپاس. ڕاستی شتانێکی زۆر بەسوودیان پێکردین لە بواری کۆمەڵایەتی، لە بواری شەڕی، لە بواری ئابووری، لە بواری دەرونی شتانێکی زۆر زۆر لە جاران باشتر بوون، ئەزمونمان باشتر بووە. هەموو مامۆستاکان مامۆستای بە ئەزمون و شارەزا و لێ هاتوون ماشەڵڵاهیان لەبێ زۆر زۆر خۆش بووم کە ئەم ئەزمونەم تاقی کردەوە. بەڕاستی ئەو کەسانش کە خولەکەیان بۆ پێوتوینەتەوە ئەزمونیان هەیە لەو بوارەیە، خۆیان ئەزمونەکانیان وەرگرتووە و لە کێشە و گیر و گرفتی لەناو کێشە و گیر و گرفتی کەسانی ترەوە کە پەیوەندیان پێوە کراوە و کە لە بواری ڕاهێنانی مرۆیی و لە بواری دەرسوتنەوە بە کەسانی ترە ئیشیان کردووە، هەموو ئەزمونەکانیان وەرگرتووە، یعنی زۆر زۆر خولێکی باش بوو بۆ ئێمە. بەڕاستی لە ژیانی ئەم ڕۆمانەمە تایبەتی بۆ جیلانی ئێستا بەدواو زۆر زۆر پێویستە جیلێکە با بڵێن تەکنەلۆژیا پەروەردەیانەکە، جیلێکە مەشغوڵەتی ژیان وای کردووە دایکوڵاوەکان کەمتر وەکو جاران بە فریە ڕۆڵەکانیان بکەون. پێزانینمان هەیە بۆ ڕێکخراینی ئەم خولە، هیوای بەردەوامیان بۆ خوازین، هیوادارین کە بتوانن وەکو چۆن ئێمەیان پەروەردەگرت کۆمەڵێک گەنجی تر لە هەمان ئاستا پەروەردە بکەن، چونکە ئەم خولە گرنگیەکی تایبەتی هەیە لەم کات و وەزعی ژیانی ئێمەیە. و بەڕاستی ئەم خولە زۆر زۆر پێویستە بۆ کەسانی کە تازە دەچن ناو پرۆسی هاوسەرگیریەوە. دەستخۆشی بۆ مامۆستاکان هەیە، مامۆستاکان هەرێکی و لەلایەنێکەوە یارمەتیان یاین بۆ بەرەپێشبردننی ژیانی هاوسەرەتیمان. هیوا وایە دەستان خۆش بێ و زۆر سپاس بەردەوامی بۆ ئەم خولە زۆر باشانە کە بێتە هۆی زیاتر پتۆکردنی نێوان هاوسەران و زیاتر پتۆکردنی کۆمەڵگەکەمان. ئەو باڕەچاوێکی لەم کورسەیە ئاماژەی بکراوە بۆ لە بابەتی زۆر زۆر لە بیندا لە بابەتی تەندروستی، بابەتی دانایی و هەروەها بابەتی خێزانی کشتەوەباتی بابەتی یاسایی. ڕاستە من زۆر جار هەنێ زانیاری ئەزانین لە ڕۆژانەی خۆمانە، بەڵام جاری وایە کە لە بەشدارێکی من دەورانەیە وەکو ئەزمونێکی زیاتر بۆ خۆمان پێیاکەین وەروەها دێتەوە فکرمانەوەی زانیارانێکی ئیزانین. من خۆم دەستخۆشیم هەیە بۆیان خاصن بۆ مامۆستا گوڵاڵە کە چین لە ڕووی خەرجی و پاشەکەوتەوە، یعنی هەندێک زانیاری باشم لێ وەرگرت توانیم مستەفید بم لێی لەو زانیاریان و دەستخۆشی زۆرم هەیە مامۆستا نەرمین کە توانی زۆرێک لە بەها خێزانیەکانمان پێ ئاشنا بکات. دەستخۆشی زۆریشم هەیە بۆ مامۆستا بەختیار دکتۆر بەختیار تاڵەبانی کە شێوازی تەعاونکردنی خێزانی پێوتین، شێوازی مامەڵەکردن لەگەڵ هاوسەران. زۆر دەستخۆشیمان لێ مامۆستا بەڕێزەیەکە زۆر توانیان بۆ زۆر بە دڵسۆزی بابوون و ئاشکرا بابەتەکانمان بۆ تەرەح بکەن و سودێکی زۆرمان بینیوە و هیوای بەردەوامیان بۆ دەخوازین و ئەم خولانە پێویستی بە بەردەوامی هەیە بۆ فراوانبوون هەیە، پێویستی گرنگی زیاتری پێ بدرێت بە تایبەتی بۆ ژنیبەردە تازانەی کە تازە دێتەژێت سەر ژیانی هاوسەرگیری. ئەمە لە ڕووی شەرعی و هەم لە ڕووی خێزان و لە ڕووی دارایی ئوسڵمان زۆر دەبینێت دەستیان خۆش بێ و پەیوە پاداشتێماتەوە پێشانسان. سپاسی بەرپرس و ئیدارە و
کە گێڕەکانی هەسوڕەنەرەکانی ئەم خولە بکەم کە بەڕاستی کارێکی زۆر جوان و ناوازەیان پێشکەش کرد کە خۆم و هاوسەرم سوودێکی زۆر زۆربان بینیم و داواکارم ئەم کاریان دەستپێک و سەرەتا بێت و کۆتایینێت. هیوادارین ئەم جۆران خولانە بەردەوام بوون بۆ خزمەتی کۆمەڵگەی کوردی. بەردەوامبوونی ئەم خولانە ئیسپادێکی زۆر ئەگەنێت بۆ کەسانی کە تازە چونە لەناو پرۆسەی هاوسەرگیریەوە. From now you'll share all your joys, through hardships support each other, together worshiping Allah, seeking His pleasure. We pray that He will fill your life with happiness and blessings, and grant you kids who make your home filled with laughter. Let's raise our hands and make dua like the Prophet taught us, and with one voice let's all say, say, say.